لەسڵی چلی پیاوان دەڵێ قسە ناکەن دەربارەی موشکیلەکانیان بۆ کەس. بەکێ ئەوترێت دەرون دروست. تەمان خەڵک دابوازانە کەسی دەرون دروست ئەوەیە کە نەخۆشی دەرونی نەبێت. غەڵەت. ئەسڵەن پێناسەی تەندروستی وانێ. ئەوسا خەڵک وازانی کەسی تەندروستە و کەسێک کە نەخۆشی نەبێت. نا، پێناسی تەندروستی خۆی هاوسەنگینیەوان جەستە و دەروون و لایانی کۆمەڵایەتی و ژیانە بەعام. دەرون دروستی چوار شتی سەرەکیە. یەکەمیان کەسەکە توانای بەرگەگرتنی ناڕەحەتەکان قورسەکانی ژیانی هەبێت. تەمان ژیان قورسایی تایە، ناڕەحەتی تایە، ئازاری تایە، تۆندوتیژی تایە، ئەوەی کەسە بینیمان. طبعا خێزانیشی پیاوەکەی ئێوارێتەوانە دەموچاوی پەستە تووڕێ یەکەمش دەڵێت چی بووە؟ ئەوی شڵقی لە سێ چوار کەلیمەیە پیاو لەکوێی چی بووە کەی چۆن. ئەو چوار کەلیمەیەش پیژنان حەزیان لێت. یەکەم شت تەلەفۆنەکان لەکوێی وارێ کەی دەیتەوە لەگەڵ چی وچیەک. تەمام ئەم چوارەش پیاوەکان لێتی. هەمیشە ئەوڕا تۆ خۆی مشکلەیەکی گەورەی هەیە. جارێ لە مێشکە پرۆسێسینەکە ئەجا تۆزشکە باسی پێگاتە دەماغەکە یەکەین پرۆسێسە خەریک پرۆسێس نازانن نیان دەچێت ئەمیش دەیەوێ نەتیجەکەی بۆ شەڕکالەوە ئینفرێ ناکرد. یەکسەر کارنامەی پیاو چێ لێوە تووڕابێ. دوایش باسێکی گریان لە ئافرەتانە تووڕەبوون لە پیاوانە عیلاقیان هەیە بەیەکوێ عیلاقی نییە بەیەکوێ تۆستەرش نسەری. یعنی بێدای بەنی ساعاتیەکە با ئیسراحەتکە با پاڵباتۆ تۆزە دەنگەدان کەم بێتەوە پشگیریەکی بکە لەوەیە. ئەگەر ئەمەی دەست نەکەوێ لای برادەرەکانی بەدوایە گەڕێن. باکما کرد ئێتراگەتان لە خۆتان بێت نەڵێ پێنەوت. کاتەکاڵین پشگیری مەبەسمان لەوەیە برادەرێک جاری وایە پشگیریەکە نوێژە عیبادەتە. جاری پشگیریەکە قسەکردنە، جاری وایە نووسینە، جاری وایە دەربڕینە، جاری وایە خێزانتە. خانمان ئەگەر هۆشیاریان زیاتر بێ لەسەر پیاوان، من نازانم چەند کتێبتان لەسەر طبیعەتی پیاوان خوێندۆت و بۆی هاوکاری پیاوان بن نەک نقطەی زوڵفیان بژیرێ. ئافرەتە پیاوانی ژینێشە چەند کتێبتان لەسەر خانمان خوێنێتەوە بۆی هاوکاری بین نەک نقطەی زوڵفی بگری بۆ هاوکاریکردن. کەواتە لە کاتی سترێسە پیاو شەڕ و تووڕەبوونی هەیە ئافرەتی هەیە تیر. تەواو منو خۆشتایە نماس کۆمەک بۆ بێت. پیاو کە ئەچێ بازارەکە خۆشەویستی پارەسەرەکە هەر بەجددی هاوت ئەنی خۆشەویستی نەبێ پارەسەر بڵێن بەڵام پارە زۆر خۆشەویست. وەکێکە لە غەریزەکان خۆی گەورە فڵقانێتی کە ئینسان بەبوونی پارە و پاوەری هەبێ قووەتی هەبێ. زۆر بەنایە خۆشەویستە ئەویش تە خۆشەویستە سرف ئەکا خۆشەویستی لایەوە بەس لای ئەو خۆشەویستیەوە پێی بڵێ خۆشمەوەی وەتە چیکی ئیتر خۆت ناڕێت باشە خۆنە احترامی ئەو بدرەوەیش چەند باشە. پیاوان من to be more logically emotionally logical emotionally واتە لە کاتی ئیمۆشنەکانشان لۆجیکی لەبیە ئافرەت نە لۆجیک نامێنێت ئیمۆشن و عاتیفەیکا بە هەراوە ئەگری و فەتەنە دروستە بێ. تەمام ئۆبزێرڤانتە ئافرەت دەورێکی سەرپەرشتیاریە بینی ینی ئاوا سێنی مۆزوعەکانیە بیلەوە کاتۆ ئەگەر ئێستا ئەمە بێ ئەوە بێەوە 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 بێ نا پیاوەڵێ و چاکەتە باکردن جوان ئەم بیرەکاتەوە چاکەتەکە لەو مەجلیسە لە بەریکا فڵان کەس پێی جوانە ڕخنەی لێ ناکردن خراپ سێری ئەووا بیرەکاتەوە ئەویش جوانە هەردووکشیان نۆرماڵەوە خۆتان ڕێکەوە. ئێرە ئەمە دەماخەکەی دەڵان ڕاست چەپ لێرە شتێکە بتێک کۆرپەس کالۆزم کۆرپەس کالۆزم وەکو جسر وایە هەردوو ڕاست و چەپ بەیەکەوە بەستێتەوە. کۆرپەس کالۆزەمی ئافرەت گەورەترە کۆنێکشنی زیاترە کە بیرەکاتەوە ئەی پیاو وەکو تابیعی جاران وایە ئاوە بیرە بێت پێوە میرە یەتوەچ تاگاتە هەل ئەمیش پرسیاری هەیەکە گەیشتی بەچی چی بوو چی بۆ برایشی دا بەواز لێدە واز لێ بنە سێدە قەماریان بیرکات نابێ و چۆنە بێ و دێ نابێت تۆ نابێت ئەوە باش هەچ وای بێکە ئۆکسیتۆسین داتە بڕ ئیتابێژیان ئیفات نە هەموو ڕۆژێن نەمانگی جارێ بۆ تابێک بەجددی هەیە هەر بەشتیە دڵمێنی ئینە ئەوەیە پراکتیکیە بۆ تابێک نازار چەند فەڵج باش نازم طبعا من بەعام وایە جارێ باش میل برێ وتمان وایەرەکانی بەشی پێش و دوانی دەمات زیاتری شەکە
زۆر گرنگە بەلای بابەتی سیاسی و قووەت و دەسەڵات و شەهامەت و پیاوەتی دەرها باشە ئافرەتەکە سەمیوێ ماڵەکەی پیسەبێ پیاوەکەن لە بابا عیبە ئاتیشتەرە ئاوێدە چابێنە ئەوڵای چۆڵ بکەینەوە پیاو ئەم دەقەی بەلاو میمە خێرا حلی مۆزوعەکە بکە ئافرەت ئەڵێ چۆن بۆیتینەوە ئاومان نییە بەهێن ماڵەکان داوامیانکە ئەمیش یەک مۆزوع هەمووشمان وایە نۆرمەڵی نیەمە بەش نۆرمەڵی لێڵان تێبن لەوتێگی نقطە سرید طبیعی من كان بهم زمان سوالان بهم شرعا مو قريب شيء وراني خزوي وتنبو سكر على الشرع كاين علاقة نازعت شيء لحمة أنا براس يعني دائما قليل أسد بياوكي يعني بياوكي شيء جيلي بقري شيء جيلي بقري أنا بتصدق يعني برادر كان أنت يعني في مجال يعني وطبعا يشوف قليل سرو إذا مدير كذا دام كن كسرو یەک تێبینی بۆی لە بێر نەچێت دوتە جەن جاری وایە پیاو باسی سڕی ئیشەکەی خۆی بۆ ماڵەوە نابێت طبعاً حەق خۆیەتی بۆ لە بڕێ سڕیش سەریک سەبەب چی جاری وایە باسی ناکە ئافرەت بە ئیمۆشن وەرێگرێ یەکسەر بەچی وەرێگرێ بە عاتیفە لەبەر خەمی پیاوەکەی ئەڵێ علاقەی لەگەڵ ئەو بزمانەیە بچڕێ ئەو مدیرە بەیانی چی وای پێ بڵێیت طبعاً طبیعەتی خۆی وایە ئافرەتەکە نۆرمالیش خۆشی شێوەی وای پێڵێ ئەم پیاوەش بەیانی بچێ ئەو شتە تێک بە نابێ ڕستەکەی لەسەر ئەوەیە من جارش کێڵم بەڕاستی ژنومێردایەتی شەڕ نییە هیچ ژنومێردێکی شتێکی کێشەی نەبێ من خۆم مەحازرەم حازرەکەت و سێ جار قسەی لەگەڵا کردماگەم بێنەوە ئیتر کە قسەیە کردیانی طبیعی بیرمەکەوت ئەو معلوماتی ئەڵێ ژێمێنێ ڕێبکەوە من هێنەوە نازانم من ڕێبکەون و تاویان خۆ تۆزە دابەزە ئەو سەرکەوێ ئەو دابەزێت تۆ سەرکەوێنی واکەزە ڕێکەوتنێکی باڵانش لە سایکۆلۆجیەکی تێ زەواج شەڕ نییە زەواج بۆ ئەوەیە دوو عایلە دروست بێ ڕەچەڵێکێک بپارێزرێ خۆشیەک دروست بێ سەعادەتێک دروست بێ ڕوانگە دینەکەی و خۆ لە گوناحە پارێزی چوزانم کۆمەڵگا بەرەو پێشەوە بەرینە ڕوانگە نەفسەکەی و مرتاحبی بەرهەمدار بینە ینی نەوەیەکی ساڵح بخەیتەوە ئەمە زەواجە یانی و داهی من ئەگەرتانێت لە کێشە بە دوور بن با قەزەیەک هەبێ بۆی بژین قەزیانی دۆسیە ئەو خانەوادە با دۆسیەکتان هەبێ بۆی بژین مۆزوعێک گرنگ بێ بەلا ئاوە خێرە ڕۆژێکی خێرخوازیە بزنس ناڵێت بزنس شتێکی ترە پرۆسەیەکە بێدای بن کە مەشغوڵیەوە بن و بیر لەوەکەنەوە چی بۆ بکەن کێشە بچووەکانی خۆتانتان نامێنێ بەس ئینسان کە هیچی نییە پێوی خەریک بێت ئەمەی لێبێ بە کێشە بۆ دایمە بەرزە بۆ ئاوانیە نا ئەگەر شتێکە بوو بووی ژیای ئەو شتانە بەسیتە هەندێ ئازادی هەیە هەر ئەبێ بمێنێ حڕیاتی بەرێ با بچێتە دەرەوە لەگەڵ برادەرەکانی مادەم سیقۆپەیەتی هێناوتە مادەم سیقەکەەوە هەیە سیقەی پێ بکە لەگەڵ برادەرەکانیشە دەرەوە خێزانت و خۆشت زەواج بەسەر سیقە دروست دەبێت کە سیقۆبێنێ نازانم بۆ هێناوت تەمام ئەگەر سیقۆبێنێ نابێ بێنێنێ ئەلف و بایە یانی مادەم سیقۆپەیەتی مامە هەفتەی جارێک بچێت دەرەوە چێت دەرەوە پیاوەکە هەفتەی چوار جار چێت دەرەوە چێت دەرەوە وای بۆ عیادە جاریە تاقم تاقەتی گەشەی کۆمەڵایەتی نییە یەکسەر بۆ لای معالج مەگەر نەخۆشیێکی دەرونیە بێ بۆ عیلاج ئیتر جارێت تووشە بڵ کات و جاوەڵات تۆ بێ فێری کەی وعدی لێ وەرگری ئێستا مە هەفتەی سێ ڕۆژ لە ماڵەوە بێ بە من خۆم ناتوانم وا بکەم لە ماڵەوە ئێستا من چۆن قەناعەت بە پیاوە دڵ